بە لێکدانەوە و هەڵسەنگاندنی دۆخی سیاسی، کولتوری، کۆمەڵایەتی و ئابووری لە ئاستی کوردستانی، ئێرانی و جیهانی و پێویستی سەردەمیانە ڕۆژی 5 خەزەڵوەری ساڵی 1348 هەتاوی بەرابەر لەگەڵ 1969 زاینی کۆمەڵێک لە ڕووناکبیر و خوێندکار و خوێندەوارانی کورد گروپێکیان پێک هێنا کە بووە بەردی بناغەی حیزبێک و دواتر بە ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ناسرا. کۆمەڵە ناوەکەی لە خۆشەویستی کۆمەڵەی ژیانەوەی کورد واتە کۆمەڵەی ژێکاب وەرگرتووە. لەو سەردەمەدا کە ڕژیمی پاشایەتی لە ئێران حکمڕانی دەکرد و هەر جۆرە چالاکیەکی حیزبی و سیاسی قەدەغەکرابوو، بە ناچار ئەو حیزبە بە شێوەی نهێنی و ژێرزەمینی لە چالاکیەکانی بەردەوام بوو. لە یەکەم دانیشتەکانی ئەو سەردەمی دامەزرێنەرانی کۆمەڵەی شۆڕژگێر 3 کەس بە ناوەکانی فواد مستەفا سوڵتانی، حەمەحسەین کەریمی و عەبدوڵڵا موحتەدی وەک دەستەی بەڕێوەبەری و ناوەندی ئەو حیزبە هەڵبژێردران. پاییزی ساڵی 1970 یەکەم کۆنگرەی کۆمەڵە لە 2 شاری سنە و نەغەدا گیرا و تێیدا 3 کەس وەک ئەندامانی ڕێبەری کۆمەڵە هەڵبژێردران کە بریتی بوون لە فواد مستەفا سوڵتانی، عەبدوڵڵا موحتەدی و ساعید وەتەندوست ناسرا و بە مامۆستابرای. ئەوە باس بکەم کە کۆمەڵە ئەساسەن خۆی نەتیجەیەک بوو لە بزوتنەوەی خوێندکاری لە ئێران، یعنی لە زمانێکا لە ساڵ تقریبەن 42 بەدواوە، 1342 بۆ 43 بەدواوە کە جبهەی ملی دووەمیش نەیتوانی فعالیت بکا و لە سازمان ئەمنیەت گەرەکی بوو سولتەیەک ئەمنیەتی بەسەر دانشگاهانە ڕابگرێ لە بزوتنەوەی دانیشتووی ئێران کەفتە بار چەپا، یعنی مەسئلەی چەپ بوو بەلەوە لە اختیار جبهەی ملیە بوو تا ساڵی 42. دانشگاگەل ئێران بە تۆر کولی وە بزوتنەوەی خوێندکاری کەفت بوو بە باری چەپا و لەواقع لە بزوتنەوەی خوێندکاری ئێرانەوە کە تەمایلی بەرەو چەپ کرد، کۆمەڵەیش وردە وردە خۆی لە تەکەوا تەطبیق کرد و ئەو هەستەگەر ئەوەڵیە کە دوای چەند ساڵ پێکەوە بوون و کاری مشتەرەک و فعالیەتی مشتەرەک کە توانی لە ئاخرا خۆی لە کۆمەڵانە نیشان بدا، هەر تحت تاثیرە ئەو بزوتنەوە هێنەبوو. خۆی مەحسوول بزوتنەوەی خوێندکاریە، منتەها لە ساڵگەل ئەوەڵیە خۆیان تەسیری وای دانیا لەسەر خوێندکارانی جوان و حتا کەسانێک کە دەبیستانیان تەواوە کرد کە زۆربیان ڕوویان کرد لە کاری تودەی کردن، چونکە لە کۆمەڵا تقریبەن لە ئەوایل 50 ئەواخر دا هیچ خۆشی دیەوە ئەو ڕوهێنە کەفتەڕێکە بەرەو تودەی خەڵک یان بڕێ وەلەوان نزیک بێتەوە. ئەوە بوو کە فرەیت لە جوانانی ئێمە یا دەستیان لە خوێندن هەڵگرت یا چوون بە شۆنکاری تودەیە، یا بوون بە معەلەم لە دێهاتا، یا بوون بە کاریگەر لە شارە بوشکەکانە. لە گەرمەی ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی واتە 1979 زاینی لە کاتی چەککردنی شارەوانی سەقز، کاک حەمەحسەینی کەریمی بریندار دەبێت و پاش 3 ڕۆژ شەهید دەبێت. پاش هەڵسەنگاندنی ئەو سەردەمی سەرکردایەتی کۆمەڵە بڕیار دەدرێت ڕۆژی 26 ڕێبەندان بەرابەر لەگەڵ 15 فێبریواری ڕۆژی گیانبەختکردنی کاک حەمەحسەینی کەریمی بکەن بە ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی حیزبی کۆمەڵە و دواتر ئەو ڕۆژە وەک ڕۆژی کۆمەڵە ناسێنرا. کۆمەڵە بە باوەڕ بە چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی و لێک هەڵپێکانی لەگەڵ بزوتنەوەی عەدالەتخوازانە و دەستەبەرکردنی یەکسانی هەر زۆر زوو بوو بە حیزبێکی خاوەن جەماوەرێکی بەرین لە هەموو کوردستان. زۆر زوو لە ڕێکخراوێکی نهێنیەوە بوو بە حیزبێکی گەورەی جەماوەری. کۆمەڵە لە بۆشایی و نەبوونی هێزی سەرکوتگەری ناوەند ڕۆڵێکی کارای لە بەڕێوەبردننی شار و گوند و ناوچە ئازادکراوەکان بوو پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی. هێزەکانی ئەرتەشی کۆماری ئیسلامی لە نەورۆزی ساڵی 1358 هەتاوی هێرشیان کردە سەر شاری سنە. کۆمەڵە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕێکخستنی هێزی بەرگری جەماوەری خەڵکی کوردستان دژ بەو هێرشە.
هێزی بەرگری جەماوەری کوردستان لە شاری سنا 24 ڕۆژ لە بەرابەر هێرشی ئەرتەشی کۆماری ئیسلامی خۆڕاگری کرد و ئەرتەش شکستی خوارد. خومینی ڕێبەری ئەو کاتی کۆماری ئیسلامی پاش ئەو شکستەی ئەرتەش لە مانگی گوڵانی ساڵی 1358 هەیئەتێکی بۆ دانوستان بۆ کوردستان نارد. حیزب و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان هەیئەتی نوێنەرایەتی گەلی کوردیان پێکهێنا کە لەلایەن کۆمەڵەوە عەبدوڵڵا موحتەدی، دکتۆر جەعفەری شەفیعی، سەید برایمی عەلیزادە، یوسفی ئەردەڵان بەشدار بوون. کۆمەڵە ڕۆڵی کارا و بەرجەستەی هەبوو لە هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی. نوێنەرانی کۆمەڵە پاش دانیشتنی یەکەم لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی کە تەنیا 45 خولەکی خایاند بەو ئەنجامە گەیشتن کە ئەم ڕژیمە مەیلی بەدانی مافەکانی گەلی کورددا نییە و تەنیا مەبەستی لەو دانیشتنە کڕینی کاتە بۆ خۆتیارکردن بۆ هێرشی دووبارە بۆ سەر کوردستان. سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە بەم تێگەیشتە بڕیاریدا لە ئەگەری هێرش بۆ سەر کوردستان دەبێت بەرگری بکەن، بۆیە لە هاوینی ساڵی 1358 کۆمەڵە بڕیاریدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێکبێنێت و یەکەم فێرگەی پێشمەرگایەتی لە دارستانەکانی ناوچەی سەردەشت کردەوە. کاتژمێر 2 پاژنیوەڕۆ ڕۆژی 28 گەلاوێژی 1358 خومینی لە ڕادیۆی ئێرانەوە فەرمانی جەهادی دژی گەلی کورد دەرکرد و فەرمانی کرد بە هەموو هێزەکانی ئاسمانی، زەوینی و تەنانەت دەریاییش کە هێرش بکەنە سەر کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە کوردستان دەریایی نەبوو. پاژنیوەڕۆی هەمان ڕۆژ کاتژمێر 6 پاژنیوەڕۆ سەرکردایەتی کۆمەڵە بڕیاری بەرەنگاری و وەستانەوەیان دژی هێرشی کۆماری ئیسلامی دەرکرد. کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆڵی گەورەی لە بەرانگاری و وەستانەوەی دژی هێرشی هەمەلایەنە و خوێناوی و سەرکوتگەرانەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان نواند و گەلێک قارەمانێتی تۆمار کرد و هەزاران شەهیدی لەو پێناوەدا داوە. جیا لەوەش زیاتر لە دەیان سەرکردە و کادری ئەو حیزبە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تێرۆر کراون و کاک سدیقی کەمانگەر لە ناسراوترین سەرکردەکانی کۆمەڵەیە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تێرۆر کراوە. هێرشی ئەرتەشی تۆکمە و سپای ئیدۆلۆژیکی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بۆ سەر کوردستان سەرەڕای بەرەنگاری و فیداکاری و گیانبازی دەیان هەزار کەس لە پێشمەرگە و خەڵکی کوردستان بە ناچار وای کرد کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و باقی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ سەر سنوورەکانی کوردستانی باشوور پاشەکشە بکەن. ڕۆژی سیوێکی جۆزەردانی ساڵی 1357 کاک سەعیدی مۆینی ناسراو بە خانە بە ماموریەتێک لای هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە دۆڵی درێ لە ناوچەی ماوەد لە کوردستانی باشوور کەوتە بەر هێرشی ئەرتەشی بەعس و گیانی بەخت کرد. ئەو ڕۆژە بە نیشانەی یەکەم پێشمەرگەی شەهیدی کۆمەڵە بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناسراوە. لە دەی خەزەڵوەری ساڵی 1982 ڕێوڕەسمی چەکداری یەکەم دەستەی ژنان بەڕێوەچوو بۆ یەکەم جار بوو لە مێژوودا لە هەر 4 پارچەی کوردستان ژنان شان بەشانی پیاوان چەکیان کردە شانیان و هاتنە ناوڕێزی خەبات. ئەحمەد بازگەر شاعری ناسراوی کورد و پێشمەرگەی کۆنی کۆمەڵە ئاوا باسی ئەو سەردەمە دەکات. تاریخ یان مێژووی بەشداری ژنان لە بزوتنەوەی شۆڕژگەڕانە یان لە بزوتنەوەی کوردیدا لە بەشەکانی کوردستان تاریخەشی زۆر کۆنی هەیە. هەمیشە ژن حەزوری هەبووە، بەڵام حیزبە سیاسیەکان چەندە قۆزییانەتەوە ئەم بەشە لە کۆمەڵیان ئەم نیوەی کۆمەڵەوە ئەو دەسەڵاتیان داوەتە دەستیان یان سەیان کردووە پیاوان بەرابەر چاویان لێ بکرێت. مێژوشی تازەتری هەیە. ئەمە زۆر ناگەڕێمەوە بۆ ئەو تاریخە قەدیمەیان بە هیواژ نیم لێکدانەوەیەکی علمی یان تاریخی لەسەر مەسەلەی ژن و حیزبایەتی بکەم. ئەوەیەکی کە بە تاریخی ژیانی خودی من و بە تاریخی یادکردن لە ڕۆژی کۆمەڵە کە ئەوڕۆ دەبێتە 50 ساڵ دەگەڕێتەوە پاش شۆڕشی 57 لە ئێران و ئەوەی کە جمهوری ئیسلامی زۆری پێ نەچوو کە
شەڕی لەگەڵ خەڵکی کورد لە کوردستان دەست پێ کرد لە نەورۆزی خوێناوی سنە بەشتێکی زۆری ئێمە پێما ئێوەش کە لەم بەرنامە بۆ نەدەدانیشتون و ڕێگەتان لێە بەبیری خۆمانە خەساوت و خوێنڕێژی جمهوری ئیسلامی عەلەیهی خەڵکی کورد لە مێژووی سیاسی خۆماندا وەک پەردەیەکی ڕەشی ئەم حکوومەتە نەگری سەماوەتەوە. هەر لەو ڕۆژەوە ژن وەک پیاوان شاید لە هێندێک بابەتدا زۆرتر و شۆڕژگەڕانتر و نەترسانتر لە پیاوان هاتنە مەیدان. شۆڕشی ئەم جارەی کوردستان لە کوردستانی ڕۆژهەڵات خاصیەتی تازەتری هەبوو کە فەرقی هەبوو لەگەڵ تاریخەکانی و شۆڕشەکانی پێشووی خۆی کە حیزبێکی یان تەشکیلاتێکی بەنێوی کۆمەڵە بەبیرێکی چەپە بەبیرێکی ئازادی خوانە و سۆسیالیستیەوە بەبیرەکە ئینسانی سایدی کرد و بەرابەر چاو لێ بکە هاتە مەیدانەوە و هەر ئەوە بوو لە ئەو بنکانەیە کە لە سەرتاسەری کوردستان دامەزران و بنکانە عەمەل سنەتی چەپی کوردستان بوو نەکرد کۆمەڵە باقیەم حیزبانی دیکەش کە فکری سەپایەتیان هەبوو دامەزران ژن بەشێکی زیانەکراوەی ئەم زوتناوانە بوون سەر لە فعالیەتی سیاسیدا وەست دوایش لە شەڕدا لەگەڵ جمهوری ئیسلامی یانە مقاومەت لە مقابل هێرشی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستان. کارێکی ماگە بگەڕێنەوە بۆ 30 ساڵەوە پێش کارێکی بوێرانەی کە کۆمەڵە کردی کە لەو سەردەمدا زۆر تاقانە بوو پێشەوە بوو لە زەرفیەتی ژنان لە بەشی پێشمەرگایەتیش ئیستیفادە کرا و ژن سەگدار کرا بوو بە پێشمەرگە. بەڵام ئەم بزوتنەوە خاصیەتەکەی فەقەت ئەوە نییە ژن چەکی لەشان کرد بەڵکە پرسی ژن مەسئلەی ژن هاتە نێو شۆڕشی کوردستانەوە مەسئلەی ژن بە هەموو لایەنەکانیەوە بەم لایەنی بەرابەرکردن لەگەڵ پیاوان بۆ دژایەتی لەگەڵ ئێرتجا و کۆنەپەرستی و کۆمەڵە و بیری سەپایەتی لەسەر مەسئلەی ژن وەک شمشیرێکی دەمۆکرۆس بەسەر سەری کۆنەپەرستی و ئێرتجاع و هەمووانەی کە نایەندەویست ئەو بوارە بکرێتەوە بۆ ژنان هەڵواسرا. کۆمەڵە یەکەم حیزب بوو لە کوردستانی ڕۆژهەڵات دوی ڕێبەندانی ساڵی 1358 لە شاری بۆکان یادی کۆماری کوردستانی بەرزڕاگرت. خالدی سیادەت کە لەو ڕێوڕسمەدا لەلایەن کۆمەڵەوە قسەی کردووە ئاوا دەڵێت. ڕوانینی کۆمەڵە بەرامبەر بە ئەزموونی کۆماری کوردستان و دوی ڕێبەندانەوە لەو ساڵانەدا تا ڕادەیەک دەچووە نێو چوارچێوەی بیر و بۆچوونی چەپی کوردستان کە کەم تا زۆر لە ژێر کاریگەری چەپی ناسیۆنالیستی ئێرانیدا بوو. سەرەڕای ئەو کاریگەریە نەخوازراوە کۆمەڵە هەر لە سەرەتایدا مەزراندنیەوە کوردستان و ڕزگاری گەلی کورد و چینی چەوساوەی ئەو گەلەی لە ناوەندی کار و تێکۆشانی خۆیدا دانابوو. هەر بۆیە کۆماری مەهابادی وەک ئەزموونێکی ئەرێنی و بە نرخی مێژووی کوردستان دەزانی و سەرەڕای ڕێزلێگرتنی هەوڵی دەدا هۆکارەکانی شکست و نەمانی بخاتە بەرباس و لێکۆڵینەوە. کۆمەڵە یارمەتیدەر و پشتیوانی گەورەی بزوتنەوەی باقی پارچەکانی دیکەی کوردستان بوو. کۆمەڵە دەوری باڵای هەبوو لە یارمەتی شۆڕشی نوێ لە کوردستانی باشوور. 22 گوڵانی ساڵی 1986 لە دۆڵی بۆتێ لە تۆڵەی یارمەتیەکانی کۆمەڵە با بزوتنەوەی کورد لە کوردستانی باشوور لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە بردمانی شیمیایی کرا و 16 کەس لە کادرەکانی کۆمەڵە شەهید کرا. 27 ڕەشەمەی ساڵی 1970 71 پێشمەرگە لە پێشمەرگەکانی کۆمەڵە کە لە گوردانی شوان ڕێکخرابوون هاوکات لەگەڵ بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجا شەهید کران. کۆمەڵە پێشەنگ و یارمەتیدەری بزوتنەوە جەماوەریەکان لە پێناو دەستەبەرکردنی مافەڕەواکانی گەلی کورد بوو لە کوردستانی ئێران و بە مامۆستای ئەو بوارە پێناسە دەکرێت. فواد مستەفا سوڵتانی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و ڕێبەری ئەفسانەیی جوڵانەوەی جەماوەری لە کوردستانی ڕۆژهەڵات بوو کە کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان دژ بە داگیرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێبەری کرد. کۆمەڵە پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ بزوتنەوە ڕۆشنبیری و ئەدەبیەکان هەیە. بە پێی لێکدانەوە و تێگەیشتنی ئەو سەردەمی کۆمەڵە بڕیاردرا
کە لە پرۆسەی پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێراندا بەشداری بکات. لە ڕۆژی 12 خەرمانانی ساڵی 1362 وێڕای کۆمەڵێک لە لایەنە چەپ و کۆمونیستەکانی دیکەی ئێران حیزبی کۆمونیستی ئێرانیان پێکهێنا. پاش 17 ساڵ چالاکی و فیداکاری کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێراندا، پاش هەڵسەنگاندنێکی ڕخنەئامێز لە ئەزموونی حیزبی کۆمونیستی ئێران کە ببووە گۆڕستانی کادرە سیاسی، سەربازی و جەماوەریەکانی کۆمەڵە لە پاییزی ساڵی 2000 لە حیزبی کۆمونیستی ئێران هاتە دەرێ و چالاکیە سربەخۆییەکانی خۆی لە ژێر ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەست پێکردەوە. هاتنەدەرەوەی کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێران بە خوێندنەوەیەکی وردی سیاسی بە گەورەترین بڕیاری مێژوویی کۆمەڵە دادەنرێت کە بۆ مەلەرزەیەکی سیاسی لە شانۆی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات هێناهارەوە. کۆمەڵەی شۆڕژگێڕ پاش کۆنفرانسی ساختکردنەوەی کۆمەڵە لە کۆنگرەی نۆی خۆی لە مانگی حوتی 2001دا بەڕێوە برد. لە کۆنفرانسی هەشت لە هاوینی ساڵی 2002دا سەرخەتی سیاسەتە نوێیەکانی خۆی ڕوون کردەوە کە بریتی بوون لە کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی کوردستانی، کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی نەتەوە بندەستەکانی ئێران و کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی دموکراسی خوازانی ئێران. لە کۆنگرەی دەی کۆمەڵە لە پوشپەڕی ساڵی 2005 زاینی ئاڵای کوردستان بەڕەسمی ناسێنرا و ئەوە بۆ یەکەم جار بوو حیزبێک لە کوردستانی ڕۆژهەڵات ئاڵای کوردستان بەڕەسمی بناسێت. هەوڵ و تێکۆشانی کۆمەڵە لەم بوارانەدا ئەم ئەنجامانەی لێکەوتوێتەوە. واژووکردنی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان کۆمەڵەی شۆڕژگێڕ و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 2012دا، پێک هاتنی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران لە ساڵی 2017 لە بوارەکانی بۆ پێکهێنانی بەرەیەک لە نێوان نەتەوە بندەستەکانی ئێران ئەنجامەکەی بووەتە پێک هاتنی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ. لە بواری کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی دموکراسی خوازانی ئێرانی ئەنجامەکەی بەشداریکردنی کۆمەڵەیە لە چەند هاوپەیمانیەتیەکی لەگەڵ هێزە دیموکراسی خوازەکانی ئێران کە دان بە مافەڕەواکانی گەلی کورد و بزوتنەوەکەیدا دەنێن و هەروەها هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی و هاوڕێ ناهیدی بەهمەنی لە شورای مدیریەتی گوزار بەرەو دیموکراتیزەکردنی ئێران بەشدارن. بوونی ئەوان لەو هاوپەیمانیەتیەدا کە بە یەکێک لە بەهێزترین هاوپەیمانی دادەنرێت لە ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانی وای کردووە کە لە 11 کەس هەیئەتی بەڕێوەبەرایەتی ئەو هاوپەیمانیە 4 کەسیان کورد بن.